من لە وتارەکاندا حەز دەکەم یەک ئاەتان بۆ بخوێنمەوە یەک حەدیث بەڵام شی بکەینەوە بە وردی بەیینە یعنی بەڵگەی ڕوون ئەها قورئان ئاەتەکانی بە بەیینات باس دەکات بەڵگە ڕوون و ئاشکراکان بەڵگەی ڕوون و ئاشکرا ئەوەیە دەبێت جەنابی حاکم بڵێ کاکە بوەستە بە داوای تۆ نابێ وەرە ئەم پیاوە شاهید لەسەری هەیە جا دەبێت شاهیدەکە ئامادە بێ نەک بە تەلەفۆن بڵێ وەڵڵا من شتێکمە بیستووە نە ئامادە بێ خۆی لەوێ یان بابەتێکەیە لە فیق و یاسادا کەسێک کۆکاتی خۆی دوو کەسی سێ کەسی کردوتە شاهید پێتی من شاهیدێکم لایە ئەگەم مردم ئێوە ئاگادان لێبێ فڵان شاهیدەی بە حەقم لایە ئەمجا هەموو کەس بە شاهید دەگیرێ نابەخوا ناوەڵڵا حاکمە بەڕێزەکان دەبێ ئاگان لێبێ ئەو کەسەی دەچێتە محکەمە دۆسی بۆ بکرێتەوە بزان ئەم پیاوە پێشتر بوختانچی نەبووە پێشتر بە درۆزنی ناو بازاڕ نەناسراوە بەجێ چەڵباز نەناسراوە فیتنەچی نییە راپۆرتنووس و تەقریرنووسی ئەم مەقەڕ و ئەو مەقەڕ نییە و جاسووس نییە و خەڵکی بەگر نەداوە چکەوانە بە شاهید ناشێن ئەوانە فاسقن ئەبێت دۆسیەی شاهیدەکە یەکلایی بکرێتەوە کە فعلەن فڵان کەس بە شاهید دەشیە ئەمجا کە یەکلایی کرایەوە بە دەمی خۆی بڵێ بە چاوی خۆم ئەوەم دیوە نەڵێ لە فڵان کەسم بیستووە ئەگەر گوتی دەم شاهیدم شاهیدی هەبێت لەسەر قسەکەی چاو لێ بەڕێزان خۆ قسە گاڵتە نییە ماڵم لەلاتە و پارەم لەلاتە و پارەکەت حەڵاڵ نییە و دزیت کردو ئەوانە نابێ ئەبێ ئەم کەسایەتی مرۆڤانە هەمووی پاکە هەمووی بە پاکی بمێنێتەوە تا بەیینە یەکەم شاهید دووەم نووسراو بەڵام بەو خوایە ئەمڕۆ دەبێ ئاگامان لێبێ نووسراوێکت بینی لە فەیسبووکە بڵاو کراوەتەوە فڵان کەس ئەمەی لەسەر ئاشکرا بوو بڕای پێمەکە کاکە هەموو کەس کۆمپیوتەری هەیە وەڵام مۆر بە ئاشکرا دروست دەکرێت بە تەزویر خەڵک پاسپۆرتی تەزویری پێ ناگیرێ ئەرێ ئەسلی زەکانم لە مەتارە کە پاسپۆرت تەزویر کراوە مۆری مەتاری پێوەیە و هەموو شتێکی پێوەیە دەڕوا دروستکردنی بەڵگەنامە زۆر ئاسانە لە فەیسبووکە نووسراوێکت بینی فڵان کەس وای کردووە بڕوا مەکە ئەو نووسراوەش هەتا حاکم یەکلایی نەکاتەوە دیسان قبوڵ کراو نییە بڕوای پێمەکە سێمیان دانپێدانان کەسەکە بڵێ خۆی بەدەمی خۆی بڵێ بەخوا و کارم کردو ئەویش نابێت بەلێدان بێ هیوا هەیە لە سژنا تعدای ناموسی لێ دەکرێت پەنا بەخوا ئەشکەنجە دەدرێ وەکو عەمار ها عەماری کوڕی یاسیر سەحابی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بەخوا ئەوەندەیان ئازاردا خۆی نەگرت قسەی بەخوا و بە پێغەمبەر گوت جوێنی بەخوا بە پێغەمبەردا ئیتر کافرەکان وازیان لێ ناوتیان دەیتەوە کافر بووی ئیعترافت کرد کە خوای محەممەد هیچ نێ و خوای بتەکانی ئێمە چاکن پێغەمبەری خوا هات بۆ لای وتی چۆنی وتی ئەی پێغەمبەری خوا تەواو بووم بە هیلاک چوم نەجاتم بوو مردم تەواو نەدینم ما و نەژینم ما فەرمووی بۆ فەرمووی وەڵڵاهی ئەوەندەیان لێدام تەحەمولم نەکرد جوێنم بە خوای تاقانەدا و بە محەممەدی مستەفادا ئیتر تەواو بووم پێغەمبەری خوا فەرمووی هیچ گوناحێکت لەسەر نییە هیچ گوناحێکت لەسەر نییە ئەگەر ئەم جارش ئاوا ئەشکەنجەی دایەتەوانێ هەر جوێن بەخوا بۆ پێغەمبەر بڵێ خوا ئاگای لە نێتی ناودڵتە بە شەر سنوورێکی هەیە حتا دانپێدانانی سەد تەلەڤیزۆنی جاری وا نابێ بڕای پێ بکەیت چێڵێ ئەوە لەژێر زەختێکە ئاوای نەکردووە هێشتا زمانی خۆت بپارێزە وەڵێ ئەوە تا دەرکەوت ئەوەدا خۆی وا دەڵێ